سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی لەگەڵتانین بۆ وەرگرتنی هەندێک زانیاری لەسەر ڕەوشی کارەبای نیشتیمانی و هەروە کارەبای مۆلیدەش لە مانجی ڕەمەزان چی بەسەردێت بە تایبەتی ئەو گلەی و گازاندەی هاوڵاتیان هەیە. گلەی و گازاندی و پرسیارەکانی ئێوە ڕوبەڕووی مهندس ئەردەوان ئیبراهیم بەڕێوەبەری گشتی کارەبای سۆرانەکەین. کاکردەوان سڵاوتان لێبێت. کارەبا یەکێکە لەو بابەتانەی کە هەر کاتێک هەواڵی لەسەر بکرێ یا جەنابتان لێدوانی لەسەر بدەن کۆمنتی زۆری هاوڵاتی دێتن. خشتە و بەرنامە و پلانی ئێوە بۆ مانجی ڕەمەزان خۆی لە چێ بینێت؟ سلااو لە ئێوەش سلااو لە بینەرانی زاری کرمانجی. لە مانگی ڕەمەزاندا لەبەرەوەی گوندەکانی دەوروبەری سنتەری شاری سۆران مۆلیدە ئەهلیان نییە، ئێمە بە پێویست مازانی کە لە کاتی پاشیوان کارەبای نیشتیمانی بۆ گوندەکان دابین بکەین و سنتەری شاریش بە مۆلیدە پڕ بکەینەوە. ئەمە تەنیا بۆ مانگی ڕەمەزانە، بەڵام ئەوە مانای ئەوە ناگەێنێت کە کاتژمێرەکانی کارەبا ئەوەی کە لە پاشیوان حسەی سنتەری شارە کەم بکرێتەوە لە پاش کە کارەبای نیشتیمانی دەکوژێتەوە ئەو تعویزان بۆ دەکەینەوە. ئەنێستا ئەو خشتێ بە فەرمی جێگیر کراوە؟ بەڵێ ئەم خشتەیە لەم ڕۆوە لە شوێدی، یعنی لە ڕۆژی 2/3/2025 جێگیر کراوە و بۆ ئەم مانگە بەردەوام دەبیتە. ئەستا هەر لەسەر کارەبای نیشتیمانی خەڵک گلەی ئەکاکە ڤۆڵتیەی کەمە یان کاتژمێرەکانی کەمە، ئێستا بەگشتی چەند کاتژمێر کارەبای نیشتیمانی دەدرێ بە هەوڵ؟ بەڵێ بەنسبەت کەمی ڤۆڵتیە هەر کەسێک ئەو کێشەی هەبیت لە کەمی ڤۆڵتیە دەتوانێت سەردانمان بکەن، کێشەکەی بۆ چارەسەر دەکەین. بەڵام بەنسبەت کاتژمێرەکانی پێدانی کارەبا 8 کاتژمێر کارەبای نیشتیمانی ئێستا بە هاوڵاتیان دەدرێت. ئیدارەی سۆران پێویستی بە چەند مێگاوات کارەبا هەیە بۆ ئەگەر کارەبایەکە بڕی پێدانەکەی زیاتر بکرێت؟ بەڵێ لە ئیدارەی سەربەخۆ سۆران نزیکەی 300 مێگاوات کارەبای نیشتیمانی هەیە بۆ 24 کاتژمێر کارەبا بە هاوڵاتیان بدەین. بەڵام لە ئێستادا نزیکەی 100 مێگاوات کارەبامان ئەدرێتێ کە 8 کاتژمێر دەکاتن لە 24 ساعت دەتوانین کارەبا بدەین بە هاوڵاتیان. ئەی لەسەر ئەو نرخی کارەباکە بە تایبەتی لە سەرمانگان بۆ نمونە پسوولەی کارەباکە بۆ ماڵان دەچێتەوە، تا ئێستاشی لەگەڵ وێ بە تایبەتی لە سیدەکان هەندێک زەگلەیەوەی هاوڵاتی پارەی زۆری بۆ ئەچێتەوە، بۆ ئەمە چی ئەکەن و خەڵک چی بکەن؟ لە بۆ ئەو شوێنانەی کە پێوەری زیرەکی بۆ بەستراوە هەتا ئێستا هیچ کێشەکمان نییە لە ئەو پارێکە بۆ هاوڵاتیان دێتەوە. پارێکە هەر ئەو پارێکە بخۆی سەرفی کردێ، بەڵام ئەگەر لە شوێنێک کێشەیەکی وا هەبیتن لە زیادبوونی پارەکە یان نامەعقول بیت پارەکە، ینی بە شێوەیەکی ناواسایی زیاد بوو بیتن، دەتوانی سەردانی بەڕێوەتی گشتی کارەبای سۆران بکات بەشی فرۆشتنی وزە ئەم کێشەیان بۆ چارەسەر دەکەین. کاکردوان هاوبەشی کارەبا بەردەوام لە زیادبوونە ڕنگ بێ مێگاواتی کارەباش کەم بێتن، چی ئەەکەم بۆ ئەو هاوسەنجە ڕابچیرێ؟ بەڵێ لەگەل وزارەتی کارەبا و بەڕێوەتی کۆنتترۆلی کارەبایی هەرێم لەسەر خەتین، لەگەل زیادبوونی ئەو هاوبەشانە دەبێت مێگاواتی کارەباش زیاد بکرێتن، بۆیە بۆشایە پڕ بکرێتەوە. باش. ئەستا لێرە بەدوات دڵنیایی ئەدرێ بە هاوڵاتیان کە بڵێن کە ڕەوشی کارەبا باشتر بکرێت و ئەو تێبینیانەی هاوڵاتیان هەیە لە بەرچاو بچیرێ؟ بەڵێ ئینشاڵڵا لە 6 مانگی دووەمی ئەمساڵ دڵنیایی ئەدەین بە هاوڵاتیان کە ڕەوشی کارەبا لە ئیدارەی سۆرانی زۆر باشتر دەبیتن. ئینشاڵڵا لەم ساڵ و لە ساڵی داهاتوو کۆتایی بە هەموو ئەو شتانە دێنین کە 8 ساعتە و 10 ساعتە ئینشاڵڵا و مشکلانە نامینین و کارەباکە بەرەو کارەباکی 24 ساعتی دەچیتن. شتێکی تر لێرە سەرچاو وزەکان لێرە لە بارن چ خۆرە باە ئەوانە کێشکردنی زەویە لە مەتوانی وتانە سوود لەو پرۆژانە وەربگن و پرۆژێکی لە دێڵزیان هەبوو بەچی گەیشتووە؟ بەڵێ ئەم ئیدارەی سۆران زۆر لە بارە لە هەموو شوێنێک لە کوردستان لە بارترە بۆ ئەم پرۆژانە. پرۆژێکی 100 مێگاواتی لە ئیدارەی سۆران لە جێبەجێکردندا بوو، بەڵام لە بەرەبەر هەندێک کێشە ئێستا ڕاوەستاوە، بەڵام لە داهاتوویەکی نزیکدا ئەم پرۆژە جێبەجێ دەکرێتن. لە لای مێرگە سۆری شەندێ لە گوندەکان ئەوەی سیستەمی خۆریاندانا و ئەمە کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە کارەبای نیشتیمانی بۆ هاوبەشانی تر زیاتر بگەڕێتەوە؟ بەڵێ لە شوێنە هەندێک شوێنی کەم لە ئیدارەی سۆران لە بەتایبەت لە منتیقەی مێرگە سۆر لە وزەی خۆر ئێستا ئیستیفادە دەکەن. بەڵێ ڕاستەوخوا و گوندانەکە وزەی خۆری بۆ بەستراوە کێشەیان نەماوە و کاریگەریش ئەرێنی لەسەر زیادبوونی مێگاواتی کارەبا دەبێت. دو پرسیاریم لەسەرەوە بێ هەر کاتێک وەکو گوتمان هەواڵی کارەبا هەبێ کۆمنت و سەرنجی زۆر هەیە. ئێستا بۆ نمونە ئەو لێدوانەی جەنابەت ئەو کۆمنتانەی کە دێ ئێوە خوێندنەوەی بۆکەن و هەڵسەنگانی بۆکەن؟ بەڵێ ئەمە خوێندنەوەی بۆ هەموو کۆمنتەکان دەکەین، بەڵام هەندێک کۆمنتی هەندێک جار کۆمنتی نەشیاویش دەنووسن کە لەوانەیە زۆر لە جێخۆی نەبیتن، چونکە ئەمە
دابینکەری کارەبانی ئەمە بەڕێوەتی گشتی دابەشکردنی کارەبانی هەر کێشەیەکی کارەبا لە سنووری دارەی سۆران هەبێتن سوتانی محاویلەیە کە نەبوونی کارەبا کێشەکەمی ڤۆڵتیەیە بەدووادا چون بۆ کێشەکانی کارەبا دەکەین نەک دابینکردنی کارەبا بۆیە هەندە جار هەندێک کۆمنتی نەشیا و دەنووسێتن کە لە جێ خۆیدانیە ئەمە ڕێز لە هەموو کۆمنتەکە دەگرین ئەوانش حەقی خۆوانە هاوڵاتی ئێمەنە دەتوانن گلەی لە ئێمە بکەن چکە من بەرپرسی کارەبامە ڕاستە و خۆ دەتوانن گلەی لە ئێمە بکەن بەڵام کۆمنتی نەشیاویش نەکجار جوان نییە عزیزم سپاس لەگەڵمان بووی بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوە سەرنجەکانی ئەردەوانی براهیم بەڕێوەبەری گشتی کارەبای سۆران بوو لەسەر ڕەوشی کارەبا لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران.